لا توريكم برنامج بني باش كردستان باز لا كلتوري بخيو كردني بالانزا مالي كان تكين باز لجورا كاني تكين باز لشوازي بخيو كردني كين بو ام جورا امرو چون جوری که بالندی جورا جور لاستودیو آماده و هروها به میوانداری کاکسوران جمال شارزای بخیو کنی بالنزا بخیر به کاکسوران بنی باش بنی مو کلچو کردستان باش زۆر سپاس ئەمڕۆ چەند جۆرێکی باڵندەی جۆراوجۆر هێناوە بەڵێ کاتە بابزانین تا چەند کللتوری بەخێوکردنی باڵندەی ماڵی بە نێوان هاوڵاتیان لە ئێستادا بەربڵاوە چۆنمای بکەین بێ بە کللتورێک بەخێوکرێ بەڵێ هەر کللتوری بەخێوکردنی باڵندە لە کوردستانە زۆر لە کۆنەوە هەبووە تاانە کەسی مەزنمان هەیە کە باڵندەی بەخێو کردووە کەویان بەخێو کردووە کۆتریان بەخێو کردووە ئەم کللتورە بڵێن لە ناو کوردار هەبووە لە دێر زەمانەوە دوای ساڵەکانی شەستەوە زیایی کردووە لە هەفتاکانە زیاتر لە دوای هەشتاکانە بە تەواتی پەریسەنووە بۆ بەرهەمهێنان بەڵام لەم ساڵانەی دوای با بڵین پرۆسی ئازادی هەم بەخێوکردنی باڵندە هەم باڵی خێزانەکان باڵندەی ماڵی لە ماڵەوە کە حەزیان لی بۆ لەگەڵیانە ئێستا بە شێوەیەکی زۆر بەرفراوان لە هەموو کوردستانە بڵاو بۆتەوە ئەتوانین بڵین زۆربەی ماڵەکان ئێستا باڵندەی ماڵی تایە جۆرا و جۆری تیا بەڵێ جۆرا و جۆر ئەمان کە لە قفەزەکەی ناتە دەرەوە ئەمان تووتیان ئەوەی کەلەی ناترسی ئەوەی کەلی ناترسی ئەوەی کە هەر نییە ئەمە شاتوتیە ئەوکەی ناوی وایە بەڵێ خۆی ناوەکەی شاتوتیە تابان ئەمە تۆزێت ترساوە نیە بە سیارە هێناومانەوە ئەوەیە ئەمە قسە شەکات بەس من نەترسێتەوە ناترسێت ئەمەی نییە ها بەس ئەوە نییە بڵیدن بەس ئەوەی خۆی ئەپارێزێ تابان نوایکی کەشی هەیە جیاوازەکەی ئەوەیە باڵی سووری ئەمە شاتوتی پێڵن ئەو پێڵن دوڕە لەم بچووکترێکە بڵێن ئەمە خەڵک زۆر لەگەڵ مرۆڤ زۆر بە ئاسانی ئەگونجێت تابان ئەمە قسە شەکات کۆنتاکتی باشیە لەگەڵ مرۆڤ ئەمە کەوتۆتە سەرەوەی ئێستا ئەم باڵندەیە با بڵین تۆ ماڵیە هیچ کێشەی نیە بکو ئەمە ئێستا ماڵی نیە لەوانەیە بیبێیچێک نەتوانێت ئەو پەیوەندیە دروستکا لەگەڵیە نەتوانێت ئەو ماڵێتی نامێنێت چکە مناڵەگەر عەزێتی با بیگرێ بە تونگی ئەو هەوڵی ئەوە ئایا بڵێن خۆی بپارێزێت سەبەب بۆن منە ئەم وازانێت بەسەم بڵێن ئێمە زەرمان بۆی هەیە بەڵام ئەوەی زۆر جاریش بە پێچەوانەیە ئێستا کەسی شارەزایەگە بکێتە لای لە باوەی هەفتێک هاتوانی وای لێ بکە ئەحوەنیە کاتەوە ئەمەش ئەو پەیوەندیێت دروستیکی لە بینی خۆت و ئەو باڵندەیە باش کاتە تەمەنی تووتی تا چەند ئەڕوات تووتی بڵین ئەمانە هەمووی سنفی تووتی جۆری زۆرە جۆری زۆرە بەپەی جۆرەکانی دەورە بینە بەڵێ ئێستا مەسەن بڵین ئەمە تەیرە حودا ئەمانە بەڵێ 12 بۆ 15 ساڵە ژین ئەمە دروست کراوەکەسۆران ئەمە دانە بەدانە بێ ماسەری جار لە تووتۆکۆ تووتیەکە دەست پێ بکەیت تووتیەکە بووی نەجاتە بێک نەجاتە بێت کاتە دەروی قەفەسەکە سێریش مەکەستەکەم شتەڵێ نەنا ئەوە کە بترسێت دەگەت سەیری هاتسە دەست بەم بۆی سەیری بڵین ڕەشیەکەی چاوی کە بچووکە بێتەوە ئەها ئەو ینی ئەترسێ یعنی ئەمە تووڕێسە بەزەها ئەیبینی بچووکە بێتەوە ڕاستەکەی ئێستا ها گەورە بێتەوە ئێستا ئەگەر ئەهوان بێتەوە گەورە بێ ڕەشێنەکەی ئێستا گەورە بوو ئێستا بچووکە بێتەوە بچووک بێتەوە ینی چۆنەڵی هینە ترسی هەیە تووڕێ بەڵێ بڵێن ئەم ینی متەئەکید نیم لەوەی چەنەژی بەس لەسەر و 20 بۆ 25 ساڵەژی ئەوکەی ئەی باشە ئەمایان چ جۆرێکی تو نرخیشی بەچەنە ئەمە پێوترێ شاتوتی بەڵێ تەبەن ئەمە ناوی ئەوەی من بیزانم بە ئەڵمانی پێوترێ ئەلکسندەر هەر ناوەکەی ئەلکسندەر بڵین دەن و قەوسی ئەلکسندەری پێڵن بەس لە کوردستان پێڵن شاتوتی ئەمە مەسەن بڵین نرخەکەی لە 150,000 و دەست پێەکە تا 350,000 بە پێی ماڵەتێکەکەی بە پێی جوانێتێکی بە پێی قەبارێکی پاچێکەکەی بە پێی قسەکردنەکەی ئەوە کەوتۆتە سەر مێشکی باڵندەکە تیانە زۆر زیرەکە تایەکەم زیرەکترە زایدەن ئەو کەسی کە لەلایەتی ئەم باڵندانە زیاتر وشە پێرە بن ئێستا ئەمانە هەر خۆیان بەتەنیا ئاژین ئەمە تا بەتەنیا بێت تۆ بۆ ماڵ کە بۆ ماڵی بوون بێ بەتەنیا بێ ئەوە هیچ نییە ئەوە ناڵێم ئەوە ئینی خۆیەکە حساب ئەو حساب قساکە ئەستەکەم گرەی و گازندەی هەیە تا بۆ ماڵیکردن ماڵی بەتەنیا بێ باشترێکە چووکە کە بوو بە دوان زۆر جار یعنی میلی زیاترین بە یەک زائیدەن بۆ پاراستنی بڵین ئەویکەیان هەنێ جار
ینی لاوانی هەوڵی ئەوە بن دەنوو بگرن بەڵام بۆ زیابوون ئیلا بێ دوودانە بێ دوودان بەڵێ دوودانە لە قەفەزی گەوری تایبەتی خۆیانە قەفەزیشان لەو حاڵتە نابێت لە متر بە متر تا گەورەتریش بێ باشترێ کاکسۆران ئێستا بۆ منە یەکێک ئەمە بکڕە ئەم تووتە بکڕێت بەڵێ. لە کێوە ئەتوانێت فێری قسەی بکات تا چەندێک بۆ منە ئەم جۆران فێری قسەکردنە بێ هەنێک گوشە هەیە دەستەواژە بەکاری بێنێ بەڵێ ئەما بێت لە 30 ڕۆژی 25 لە 30 ڕۆژی ئابێت دەری بێنی لەژە دایکەوە باوکەکەی ئەبێ خۆت بە سریلاک بەخێویکی ئاوا ماڵێت ئەمە ژەروا ماڵی کراوە کاتە با بینە سەر ئەمان باش تێکەوە نەجاتمان تاوانەدا هەستەکەم زۆر تووڕێ تووڕەنیەوە خۆی لاانە بە بەیانیان زۆڵی خەبەریان کردومەوە سەیری بۆی بزای سەی ڕەشەنی چاوی کە کرا بۆلی مەترسەوە ینی با بڵین بەکو بڵین جەوی هەیە پێ خۆشەیەرە ئەتوانی بەدەستەوە بگەشتێکی چای دیار بێت لە کامێرا و زومی کامێراکانەوە چی لێ بکەم ینی ئازێت نەبێت بەدەستەوە بگیری بەڕشی ڕشەی چایی چاوی بەڵێمانە چای لە کامێراوە دەرکەوێت دەرەکەوێت ئێستا زۆر باشە ئێستا ئەمان ئەترسە ئێستا ئەمە ها من نیەمە دواوە تۆش دەستت ببەرە دواوە ڕەشێنەکەی گەورە بوو گەورەوە ئەی هەستی پێسە دەست بەرە پێشەوە ڕاست دەکەی وایە نازانزیمی کامێراکانەوە زۆر باش دەرەکەوێت تا ئەو بەلای بینەران ڕوون بێ بەڵێ ئەوەی سە بۆ خۆی قساگا بەسا بۆ تاگەیانەکەم لە تۆ دوورکەوتینە زیک نبینەوە بینە سەر ڕەفیقەکە بەڵێ کات ئەمان چ جۆرێکە ئەمان زۆر مەسەڵ بڵین ئێستا ئەمە زۆر ماڵیە ئەمە کۆکتێلە خەڵک کۆکتێلە. بەڵێ ئەمە یەکی نینە کاتە بابینەران نەڵێن کچەکە هاترسێ بێژەرەکە هاترسێ ئەوە لەسەر بۆ بخورێن خوێن نانە مەترسە دەنوو ناگرێت ئەوە قساکە ئێستا نە ئەوە لەو شتەی دەستە ئەو ملینۆک ئەو بەحساب یاریەکە وەرە ئێرەیە ها تۆ بڵێ سەرێ بۆ بخورێنم ئەگەر هەستی پێ بکایتە خۆی وەرە سەری بۆ بخورێنم سەری وەرە سەر بخورێنم سەریە ساوا کاکیگەن ئەوە زیاتر لاانێز کاشتێکی مەترسیدار نزیکە بێتەوە خۆی کێشەی ترس یعنی هەموو کەسێک جا بە تایبەتی ئەمە لە کوردستان لە ناڵێ و وار فێرکراوین دایمە یعنی ڕەتفیعلمانەیە بۆ ئەم شتانە ڕاکشنی سەریع بەڵێ یعنی تۆ شتێکیش کە لەگەڵ یان نەبیت ئێستا لەوانەوە لەگەڵ توا بە زەنوو ناگرێ و یاری لەگەڵاکە ئەوە یاری کاتێ ماودانەمان ڕێکەوتی نامە باشە ئەمان تامان ئەمە هی ئەوە نییە بڵێ دەنوک بگرێ و بڵێ دەنوک ناگرێت چکە دەنوگرتنی ئەمانە عزیێت بەڵام ئێستا من ئەویان نەموو دەستی بۆ بەرە دەنوکیش ناگرێت بەڵام کە ئاوا بکە بۆ تۆ لەوانەیە هەست بۆ ینی هەست بە ترسێکەکەیت و کرد ئەوش هەستی بۆەوە کرد زیاتر یەتە پێشەوە لێو کاتە کاکسۆران ئەمان دەستی کۆکتێل و نرخی چەنە ئەمە مەسەم بڵین ئەمیژ بە پێ بەڵێ بە پێی پاچێکی بە پێ ئەمە قسە ئاکە ئەمە کەلیمات ئەمەی دوو گەنجن لێم وەرگرتم بۆ بەرنمەکە هێنام بەس قسەی باشەکە ئەمە خۆیان پێرانگرێت چکە زۆری لەگەڵاڵێن خۆی فێربوونەکە پەیوەندی بۆ هەیە ئەو کەسی کە لادی چەند پێ مناڵ هەر مناڵی ساوە گەر لە ماڵەوە زۆر قسەی لەگەڵا بکرێ هەم ڕەفیقی خۆیە بێ زۆر قسەی لەگەڵا بکات زووتر فێری قسا بێت ئەگەر هیچ لە ماڵەوە بڵین زۆر قسەی لەگەڵا نەکرێت سێرەی درەنگ فێری قسا بێت ئەمانیش بە هەمان شێوەن وشە وشەش ئەبێ فێریکەی زائیدەن ئەمە نێرەکانیان فێرە بنیەکانیان زۆر بە کەمی قسەکە کات ئەمە نرخی چەند ئەمە نێرەیان ئەمە نێرێت ئەمە نرخی ئەتوانین بڵین لە 100,000 تا 150,000 ئەیکات چکەمە ئینگلیزیە ئینگلیزی وای پێڵن خۆی لێرە وای پێڵن جنامە خۆی ناوی خۆی هەیە بە پێی ڕەنگەکانی ئەمە سەری سپێ پێڵن وایت کۆپ ئەمەشی با بڵین ڕساسیە خۆیل پێوتێ با بڵین ئەمە ڕساسی با بڵین سەرسپی پێوتێ کاتە ڕەنگی جۆرا و جۆری زۆر بەڵێ بەڵێ ڕەنگی زۆرە مەسەڵ زەردی هەیە هەر ناوی زەردە بەس چاوی ڕەشە هەیە چاوی بڵین زەردە و چاوی سوورە پێڵێن ئەلبینۆ ئەو پێوتێ ئەلبینۆ لۆتینۆ ئەگەر سپی بۆ چاوی سوور بێ پێوترێ ئەلبینۆ وە لە مرۆڤی شاهر وایە ئەگەر چاویشی ڕەش بێت ڕەنگی زۆرە بەڵێ کات ئەم دوانەمان ئەمانە هەمووی بە بێچێتی دەریێت لە 21 ڕۆژی دەریێ و بە سریلاک بخێنەوە بە ئەو شملات ناچێ ئەمە تا تەمەنی چەند بەردەوام ئەمە تاوەکو 7 ساڵە توانێ بژی 7 ساڵ بەڵێ زۆر باشە کاتە بابینە سەر ئەم شینیان ئەمان ناوی چیە؟ ئەمە پێوترێت لە کوردستان پێوتێت تێرە الحوب خۆی ناوی بادجیەوە طبعا ئەمان ئەمە و ئەمە یەکشتە هەردووکیان یەکشتن لە سمپا یەکشتن ئەمە پێوترێ بادجی ئوسترالی
ئەمە بڵین لە ئوسترالیا خۆی ئەمە هەیە بەس ڕەنگەکەی سەوزە لەم ڕەنگەیە بەزیتر وەچیان لێ دروست کردووە ئەنواع ڕێگیان لێ دروست کردووە لە ئەوروپا چی کراوە ئەم با بڵین بادجیە بچووکە ئەم گەورانیان لێ دروست کردووە کاتە ئەو بێ بەردەوام بێت لە قەفەس یاخود ئەتوانرێ دەرپەیەندرە ئەگەر ماڵی بکرێ ئەمە تەمەنم قەفەزە بچووکە بووی ئەمە خۆی تا قەفەس گەورە بێت بۆ تێرەکە باشترێکە تا گەورە بێت چکە زیاتر جوڵی هەیە زیاتر ئەتوانێت بفرێتە هەتا باڵندەش بفرێت تەندروسترێکە تەندروسترە بەڵێ ئەمان ماڵیە ماڵی بووە واتە نەناوانی هیچی ماڵی نینەوەی ئێرە یعنی ئەوانەی چی نابێت لە قەفەسا دەرپەیەندرێت ئەمە قەفەزی خۆیان ێسەوە بەس بۆ ئێرێناوە ئەمە جارە هەرە بێ قەفەزی زۆ گەورە بێ بەلانی کەم و مەتر بە مەتر بێت ئەمانیش بە ئەمان شوێ چکە ئەمانە باڵێن قەبارەیان گەورەیە ئەمانیشە بێ بەس ئەمان فڕینیان کەمترێکە لەوان ئۆفرینی زۆر بەڵێ بەڵێ ئەمە ئەسڵەکەی دایمە باڵندە با بڵین لە عینەن وەچە لە کەناری شابامان شێوەیە هەتا بەرەو گەورەتر بڕۆی سسترە بێت لەگەڵ ئەسڵەکە بەس ئەمە هەمووی دروست کراوە ئەمە هەمووی وەچی دروست کراوە کەواتە ئەمە تا تەمەنی چەند بەردەوامە بێت ئەمانیش تا 14 ساڵ 12 ساڵ بۆ 14 ساڵ ژین ئەمان کەمترە ژین چکە ئەمە دروست کراون هەر عینەشتەوە بۆ یەخسوشمانتە لایەکەوە واتە دوو تخم تێکەڵ کراوە ئەمان مەبەست دروست کراوە ئەمە بابلین زانستە لە ڕێگەی زانستەوە ئەوان لەوێ بە جووتکردن نەک زۆر کەسێوا تێگا بابلین بە سەناعی نیە ئەمە لەوێ ئەمە بە چەندها ساڵ لەوانەیە 15-20 ساڵی پێ تاتوانی بێتیان ئەمە دروستکەن ئەمە یەک شتە بەڵام لەوە ئەمەیان دروست کردووە بەڵێ ئەمە پێوترێ بادجی ئینگلیزی ئۆکەی ئەمان تا بەڵێ ئەی ئەمان ئەمان کاردیناڵە ئەمە لە ئوسترالیا ئەمە وڵاتی خۆی چۆن لە کوردستانە ئێستا ئێمە چۆلەکە ئابینین لە ئوسترالیاش کاردیناڵ هەیە تەمەنم کاردیناڵە ئەمانە هەمووی ئەوەی کە لێرە هەمووی پەڕە گۆڕن ئێستا هەموو باڵندێگە بێت ساڵی یەکجار بە شێوەیەکی تەندروست ساڵی یەکجار پەڕ بگۆڕێت ینی پەڕەکۆنەکە فڕیا و پەڕی تازە دروست دەکاتەوە ئەمان هەموو تێرێک هەمویان بە کۆتین مریشکیشەوە بە قەلیشەوە بە هەموو باڵندێ لەسەر گۆی زەوی ئەبێ ساڵی جارێک ئەو پەڕی بگۆڕێ لە هاوینە کاتە ئەم جۆرانە هاوردە کراون و چۆنش ئەمەی کە لێرە ناخۆی هەرم لە دەروی وڵاتەوەی ئێنرێ لە ئەوروپاوە زیاتر چکەمانە لەوێ هەیە ئەمە خۆی لە ئوسترالیاوە هاتووە بۆ ئەوروپا و لە ئەوروپاش لەوێ زاوەزەی پێکراوە زەی پێکراوە بەڵێ ئەمە ڕەنگەکەی لە کۆتایی ئەگە بیبینی عینەن سووری ئەو باغەیە لێت تێگەشتمە شتا تەمەنی چەند بەردەوامە بێ ئەم کاردیناڵ ئەوی متەئەکید نیملی کێشتنیە کاتە بابینە سا ئەو ڕەنگە جوانە ئەو کەناریە چی هەم پرسیارەکەوایان نزانم بەڵێ ئەمان ئەمە کەناریە تەمەن کەناریە ئەمە خۆی لە سروشتا لە دورگەکانی کەناری هەیە لە ئیسپانیا خۆی تێریکی پچکۆلەیە سەوزە پێڵین سەوز بڵین ڕەنگەکەی لەمە هاتووە بۆ با بڵین لە ڕێگەی بەحرەوە هاتووە بۆ ئیتالیا لە ئیتالیاوە چۆ بۆ بەریتانیا لە بەریتانیایتر لە ئەوروپا دەستیان پێ کردووە لەو باڵندەیەوە تقریبا تا ئەمڕۆ زیاد لە 800 جۆری هەیە لە ڕەنگ و دەنگ و شێوە ئەمە کەناری سوورە ئەمە لە سروشتانین ئەمانە ئەمەی کە ئێمە لێرای بینی کاردیناڵەکە لە سروشتا هەیە ئەمەش سروشتا هەیە و ئەمیش لە سروشتا هەیە و ئەمیش بەس ئەمە دروست کراوە ئەمیش بەس ئەمان بۆ ئەوە بەبێ جەنگی دانیشتوانە فەخیرن ئەمانە فێری قەفەزەکە نەبوونەوەی لە قەفەزی گەوران لە قەفەسی گەورەیە خۆی هات چۆ ئەکات بەڵێ هەموو باڵندەیەک ئەبێ لە کاتی کە باڵین زاوزیان پێەکەی بیخێتە قەفەزی زاوزیەوە نێرومێ بابلین لە هەموو قۆناغەکانی تری ژیانیایتە کە پەڕ ئەگۆڕێ یاکە شوئە ئەبێ لە قەفەزی گەورە بێ بۆی توانای فڕینی هەبێت هەتا توانای فڕینیشی هەبێت ماسوولکەکانی بەهێسترە بێت بەرگری بەهێسترە بێت پەڕی جوانترێتەوە باڵندەکەش توانای زیاترە بێت ئەمان ناوی چەوەی ئەمان پێوترێت زێبرافینچ ئەمیش ئوسترالیا هەیە بەس ئەمیش تەتەوری پێکراوە وی زێبرافینچ بچووکە زۆر بچووکە چۆن ئێستا و بادجێ بچووکە ئەمیش بە هەمان شێوە پەریان پێسەن و ئەم وەچە تازیان لە دروست کردووە کە ڕۆژ بە ڕۆژی گەورەتریەکەن و حەجمان باش کاک سۆران تا چۆن کۆرۆنا کاریگەر بۆ لەسەر هاوردەکردنی ئەم جۆرە باڵندە جیاوازانە هیچ کاریگەری هەبوو لەسەر یاخود کەم کراوەتەوە ئەم باڵندانە هیچی کۆرۆنا ناگوازێتەوە بە هیچ شێوەیەک ئەنی لە ڕێگەی باڵندۆ چکە کۆئەندامی هەناسە و بەرگری مرۆڤ و ئەم باڵندانە زۆر جیاوازە
با چۆنەڵی با پارچیان بۆ یەکتری نابێت ناگواچرێتەوە بەڵام بە تاکیدی دەبەرەوەی ڕێگەی هاتوچۆ لە ئەوروپاوە بە بۆنی کەرنتینەوە هاتوچۆ کەمتر بۆتەوە بە تایبەتی لە نێوان وڵاتەکانە بە گشتیەک زۆر کەم بۆتەوەش. باش. کاکسۆران جیاواز لە باڵندە ماڵیەکان کە ئێمە زۆر باسمان کردین سەر باڵندە کێویەکان یعنی ماوەیەک لەمەوبەر قایمقامێتی سلێمانی ئاماژەی بۆ کرد کە ئەو باڵندە کێویانە ڕزگار بکرێنەوە تا نەجاتیان بکرێن تێکەڵ بە سروش بکرێن تۆ قسە و چێ لەسەرە دەبەنەوە کارێکی زۆر مەزنە کارێکی زۆر پیرۆزە ئەبووە ئەم کارە لە چەند ساڵی پێشووترەوە کرایە چکە باڵندەی کێوی سەرمایی سروشتی ئەم وڵاتەی ئێمەیە کە ئەبێ هەموو تاکێکی کورد بڵین کۆمەڵگا باڵندەی کێوی ئەبێ بپارێزێت چۆن مناڵێکی خۆی پارێزێت چکە ئەمە باڵندەی کێوی هەروە دروست نەبووە ئەمە وکوتمان بێجگەلەوەی سەرمایەکە ئەمە هاوسەنجیەکی سروشتیشە پارێزێت لە هەموو ڕوویەکەوە خۆی وا دروست بووە بەڵام ڕێکارەکان گرنگ ئەوەیە کە ڕێکارەکان بە شێوەیەکی با بڵین داڕێژراوە بکرێت بۆ نمونە کاتێک باڵندەی کێوی ببین بزانین چ باڵندەیەکی کێوی هی کوردستانە بووی بژیرێت کە نەیان ڕێ خەڵک بازرگانی پێوە بکە یا بێچووی دەربێنێت بەڵێ بۆ نمونێسە مینای وڵاتی ئێمە نییە لە ئێران و لە ئەفغانستان لە هندستانەوەیە یعنی مینا چەند بێتە کوردستانەوە شتێکی باشە بۆ شتێکی باشە لەبەروی ئەمە لە کوردستانە زیعکە بۆ نمونە جار ئێستا لەمە کەوتم لەمە بچووترە پێڵ دوڕە هەر عینەن ئەمە تۆزێ بچووترە و سەر ئێستا لە تانجەرۆ چەند ساڵەمەوە پێشێسە بە پۆل هەیە لەوێ بە مەرجێەوە خۆی با بڵین خۆیان لە ئوسترالیا ئاژی بەڵام ئێستا لەوێ زۆر بووە لەبەرەوەی چی بەرەڵا ئەبێت ئەچێتە سروشتەوە زاوزی ئەکات میناهی وڵاتی ئێمە نییە ئەمە یەک دووەمینی گرتن کە بێچوو ئەژیرێت یعنی تۆ کە ئەم بێچووە ئەگیرێت ئەم بێچووە ئەبێ بەدەست بەخێو بکرێت تۆ بێچوویەک ئەگری ئەیبی بۆ چوو خۆ ناتوانین لە سروشتا بەرەڵایکەی چونکە ئەو پێویستی بۆی شێ تازە و دایک و باوکەی نەماوە یا دایک و باوکەی کەس نازانێت لەکوێیە تۆ ئەم بێچووە ئەگریت ئەیبی بۆ چووە لە چووە بەرەڵای ئەەکەیت یعنی باشنین ینی بەڕای کە لە ئەوروپا شەروایە کەسێک ئەگەر بێچووی پێبوو 5 بێچووی پێبوو 4 بێچووی پێبوو بە یاسا دەربکرێت بۆ نمونە هەر بێچوویەک 100,000 غەرامە بکرێت و بێچووکەشی بنەوە ئەو بە حاتی جاریکەوی شەناکە مەجبورە بێ بیشی پارێزیە و بەخێویشیکە بەڵام تۆر بێچوویە 100,000 غەرامە لێوەربگرە لە بەرامبەریشە بۆ نمونە ئەو شوێنانی کە لێ فرۆشتێکە لە سلێمانیا پێوترێ لە ژێر پردەکەی پێڵێن یعنی ئەگەر قایمقام خۆیان چ بێتنەوە شوێنەوە بەڕاستی و شوێنی ئەوە نییە خەڵک بژێوی چەنەها کەس لەویا هەیە ئەبێ بیر لەوە بکرێتەوە شوێنێ دابین بکرێت بۆ ئەوانەی کە با بڵێن ئەو بژێویان لەسەر ئەوەیە بۆ نمونە پاشی ئازادی شوێنی زۆرە ئەتوانرێت هەچ کەسێکی ژاتە ژوورۆ 500 ناری لێ وەربگرن بۆچی بۆی کە دوای ئەوە بەلەدیە شوێنەکە بێن پاچی بکەنەوە زائیدەن کە لە هەمووی گرنگترێکە کە ئەچیتە ئەوێ ئەبێت تۆ بزانی چ باڵندەیەکە گری ئەو باڵندەی ئەڵخەی لە قاچا بێت یان ئێمە باڵندەی و لە ماڵە زیاد کراوە نابێن باڵندەی بژیری یا باڵندەیەک ماڵیە تۆی گرید ماڵی بەسام ئەمە لە سروشتا بەرڵای کە هەر چۆنی بەرڵایکێتەوە لای مرۆڤ چکە ناتوانێت خۆی بژی زۆر سپاس بۆ کاکسۆران جەمان شارەزای بەخێرکردنی باڵندە سپاس بۆ ئامادەبوون بۆ زانیاریت و هەروەها بۆ باڵندە جۆرجۆرانی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادە بوو زۆر سپاس